مناڵە جوانەکان پەپولەکان و ئەم ساڵیش خوێندن دەستی پێکردەوە و دەرگای قوتابخانە و باخچەکان کرایەوە. ئێوە کە لە باخچەی مناڵانی کلێڤەر لە خوێندن بەردەوامن بۆ یەکەم ساڵتانە کە هاتوون لەم باخچەیەدا بەردەوام دەمن و دەوام دەکەن. وانەی یەکەممان ئەمڕۆ دەمەوێت باسی خواردنتان بۆ بکەم. خواردن زۆر پێویستە بۆ مرۆڤ. هیچ کەسێک بەبێ خواردن و خواردنەوە ناتوانی بژی. ئێوە پێویستە بەیانیان کە هەڵسان لە خەو دوای شوشتنی دەم و دەست و چاوتان و خاوێن بە پاچی بست لەسەر مێزی خواردن. لەسەر مێزی خواردن ئەبێ نان بخۆن. پێش ئەوەی بێن بۆ باخچە ئەبێ نان بخۆن. نان خواردن زۆر پێویستە بۆ ئێوە مناڵە جوانەکان. مناڵەکان خواردنیش ئەزانی چۆن خواردن و خواردنەوە بۆ ئێوە چ پێویستە زۆر شیر خواردنەوە. بە دایک و باوکتان بڵێن دایە هەموو بەیانیەک یەک پەرداخ شیرمان بۆ ئامادە بکە بخۆین. یاخود هێلکەیەکیش لەگەڵ بی هێلکە و شیر بۆ ئێوە زۆر پێویستە بەیانیان بخۆن. مناڵە جوانەکان تاکو لەشتان گەشە بکە، لەشتان نما بکە بۆ ئەوەی ئێوە تەندروست بن، نەخۆش نەکەون. کە هاتن بۆ ئێرە دوایی لێرەش ئەگەر نەخۆش کەوتن ئەو کاتە دەبێ بچن لە ماڵەوە بتان بەنە لای دکتۆر و دەرزیتان لێدن و دەرمانتان بدەنێ. بۆیە دەبێ زۆر ئاگاداری خۆتان بن. خواردنی باش بۆ ئێوە زۆر گرینگە. دوای خواردن پێویستە مناڵە جوانەکان دەم و ددانتان پاکڕاگرن. ددانتان بە فڵچە جوان بشۆن. پێش نان خواردن دوای نان خواردن. دوایی کە ددانەکانتان کڵۆڵ بوو یاخود هەوی کرد ئەبێ بتان بن بۆ لای دکتۆر ئەوجا دووبارە ددانتان دەرینن. دەزانی ددان ئێشان چەند ناخۆشە، ددان دەرهینان چەند ناخۆشە مناڵە جوانەکان. بۆیە پێویستە پارێزگاری لە ددانەکانتان بکەن. خاوێنی ڕابگرن، جوان بیشۆن. ئێستا بزانم چێ بەیانیان یا شەو پێشەوەی بخەوی ددانی دەشوە؟ چێ هەتان؟ ئافرین هەموو شەوێک پێش ئەوەی بخەون بڕۆن ددانتان بشۆن. ددان شوشتن زۆر گرینگە بۆ ئەوەی نەخۆش نەکەون، بۆ ئەوەی ددانەکانتان کلۆڵ نەبی، کە کلۆڵ بوو دەبی دەری بێنن. ئەو کاتە دێشی ئەوجا هاوار دەکەن وەی دایە وەی بابە ددانم دێشی. پێش ئەوەی ددانەکانتان بێشی ئەبێ جوان بیشۆن، پارێزگاری لێ بکەن هەتاکو ددانەکانتان بەژان نێ. ئەوجا کە هاتن بۆ باخچەکەتان ئەبێ لێرەش پاک و خاوێنی بپارێزن. ئەلێرەش پاک بن، خاوێن بن، هەتاکو مامۆستاکانیشتان خۆشتان بێ. مناڵی پاک و خاوێن دەزانی چەند جوانە، چەند خۆشەویستە لای هەموو کەسێک، لای مامۆستاکان. ئەجا بۆیە پێویستە مناڵە جوانەکان بە گشتی پاک و خاوێن بن تاکو تەندروست بن تا نەخۆش نەکەون. ئەوجا من گۆرانیەکە بۆتان دەڵێم، ئەو گۆرانیەکە بەیانیان لە خەو هەڵدەستم بزانم چیەکەن چۆن دەبی با پێتان بڵێم. بەیانیان سەر لە زوو هەندی بڵێن یەک و دوو. بەیانیان سەر لە زوو هەندی بڵێن یەک و دوو. دەست و چاومان دەشۆین جل ئاگۆڕین نان ئەخۆین. دەست و چاومان ئەشۆین جل ئاگۆڕین نان. ئەوجا بزان کێ فێری بوو، کێ دەزانی بێتەوە؟
ئافرین هەمووتان دەزان ئافر کەواتە با بەیەکەوە بیڵێن هەمومان بەیەکەوە ڕاوە تا من نەڵێم نابی هەمووتان ئاگادار بن یەک دوو بەیانیان سەر لازوو هەندی بڵێن یەک و دوو بەیانیان سەر لازوو هەندی بڵێن یەک و دوو دەست و چاومان دەشۆین جل ئەگۆڕین نانەخۆین دەست و چاومانەشۆین جل ئەگۆڕین نانەخۆین ئافرین یەک چەپڵە بۆ خۆتان لێدا مناڵە جوانەکان پەپوولەکان ئافرین ئەوجا مناڵە جوانەکان نان خواردن لەگەڵ دایک و باوکتان ئەبێ دابنیشن لەسەر مێز لەگەڵ دایکت لەگەڵ باوکت لەگەڵ خوشکتان لەگەڵ براکانتان هەمووی بەیەکەوە نان بخۆن بەیەکەوە هەمووتان چەند خۆشە نان خواردن لەگەڵ خێزان هەموو بەیەکەوە دابنیشن لەسەر مێزی جا باوکت پرسیارت لێ بکە بڵێ ئەمڕۆکە لە باخچە چیت خوێند چی فێر بووی چێت دیت لەگەڵ چ برادەرەکەت هەڵساوی و دانیشتی بۆیە زۆر خۆشە دائیم کە دانیشتن لە ماڵەوە لەگەڵ دایک و باوکتان نان بخۆن باشە مناڵە جوانەکان ئافرین هەموو لەگەڵ خێزان بەیەکەوە نان بخۆن زۆر خۆشە نان خواردنی بە خێزان بەیەکەوە لەگەڵ یەکتری دابنیشن قسەی خۆش بکەن قسەی خۆش بۆ دایکتان بکەن بۆ باوکتان بۆ خوشکتان بۆ براکان چەند خۆشە ئەوجا کە دوای هەڵسان قاپ و شتەکان یارمەتی دایکتان بدەن قاپەکان چشتەکان هەمووی کۆکەنەوە ببەنە سەر دەستشۆر لەوێ دای بنێنوە بیش بۆ شوشتن ئامادەبی ئەمە زۆر گرینگە وانەی ئەمڕۆمان تەواو لەسەر چی بوو؟ لەسەر پاک و خاوێنی و نانخواردن نانخواردنی بەیانیان چەند گرینگە پێش ئەوەی بێی بۆ باخچە ئەوجا مناڵە جوانەکان لێرە ئەمڕۆ ئەو وانەیەمان تەواو بوو تا وانەیەشی تر من بەخواتان دەسپێرم وانەیەشی تر ئیشاڵڵا لێرە یەکتر دەبینینەوە باسی شتێکی باشترتان و جوانترتان بۆ دەکەم بای بای پەپوولە جوانەکەم ئەتۆ ناوت چییە؟ ناوی باوکت ئەدی؟ ئیڤان. ئەتۆ
ناوی باخچەکەت چییە بزان دەزانی؟ دەزانم کلێڤەر. ئافرین ئافرین کلێڤەر. باشە تۆ چەند ساڵە لەوێ ئەم ساڵ هاتوویان ساڵی دووەمتە؟ پێش لە مەکتەبێ نەبوون ئێستا هاتوون. ئێستا ئەو ساڵ هاتیوە نییە؟ ئەو ساڵ هاتیە باخچەی. ئێرە قوتابخانە نییە ئێرە باخچەیە وە نییە؟ ئافرین. باشە ئەتوو پێشەوەی بێ قوتابخان بێ باخچەی ساوان چت دەزانی بڵێ چ گۆرانی دەزانی؟ زۆری دەزانم پڕ بزانم دە باشە دە گۆرانێکمان بۆ بڵێ. بزانم چ دەزانی دەی بۆمان بڵێ؟ دەنگت خۆشە تو. سمۆرەی دەزانی؟ دەبزانم سمۆرم بۆ بڵێ؟ سمۆرە هاوڕێمە ناپۆژدا پێ هەر جارە و باپێتێک خۆشمان دەوێت باپێتێک سپاس بۆ تۆ هاوڕێکم خۆشمان دەوێت وەک چاوان. ئافرین ئافرین چەپڵەکی بۆ لێدەن. دەبڕۆ دانیشەوە ئافرین. و لە جوانەکەم ئەتۆ ناوت چییە؟ ڕۆسا. ماشادی ناوی باوکت؟ بەختیار. بەختیار. ئەتۆ لە چ باخچەیەکی بزانم ناوی باخچەکەت دەزانی؟ ئێستا لە کلێڤەرم. ئافرین برێ کلێڤەر. ئەگەر یەکێک لێی پرسی ئەتۆ لە چ باخچەکی دەڵێ لە چ باخچەکی بە؟ کلێڤەر. ئافرین. باشە گوڵە جوانەکەم ئەتۆ هیچ گۆرانی نازانی؟ دەزانم. دە گۆرانێکمان بۆ بڵێ؟ Baby shark turut, baby shark turut, baby shark turut, baby shark. Mommy shark turut, mommy shark turut, mommy shark turut, mommy shark. Daddy shark turut, daddy shark turut, daddy shark turut, daddy shark. Mama shark turut, mama shark turut, mama shark turut, mama shark. Daddy shark turut, daddy shark turut, daddy shark turut, daddy shark. ئافرین چەپڵەکی لە بۆ لێدەم بۆ گوڵە جوانە. ئافرین تۆ زۆر زیرەکی. ئافرین ئافرین. پەپو لە جوانەکەم ئەوە بۆ چاوێل کرد لە چاوە؟ چاوم زەعیفە. زەعیفە؟ ئەوە دکتۆر بۆی نووسی؟ بەڵێ. چاکەبی ئینشاڵڵا. پەپو لە جوانەکەم ئەتۆ لە چ باخچەیەکی ئێستا؟ کلیڤەر. کلێڤەر. ناوت چییە؟ لاوی. ناوت چییە؟ لاوی. لاوین. ئافرین. ئەدی ناوی باوکت؟ محەممەد. محەممەد. لاوین محەممەد. لە چ باخچەکی؟ کلیڤەر. کلێڤەر. کاکە محەممەد ئەتوو چ گۆرانیان نازانی بڵێ؟ دەزانم. دەبزانم گۆرانێک بۆ بڵێ؟ ئەمەدانە هەرە فۆنە فۆنی هەرچکە ئیا ئیایە ئەمەدانە هەرە فۆن ئیا ئیایە فۆنە فۆنی هەرچەمپیک ئیا ئیایە ئەنگەگە ئەنگەگە ئەمەدانە هەرە فۆن. ئافرین ئافرین. چەپڕێکی بۆ لێدان چەپڕێکی بۆ لێدان کاک محەممەد. ئافرین. بەیان سەرلازوو هەندی بڵێ یەک و دوو بەیان چاومان دەشۆی گۆڕی نان دەخۆی. ئەو جارش بیرەوە بە جوانی. بەیان سەرلازوو هەندی بڵێ یەک و دوو
دەست و چاومان دەشۆین جل گۆڕینان دەخۆین ئافرین ئافرین بزانم پەپولەکە ئەتوو ناوت چییە؟ دیارە یارە یاران یار دەزانین یارە ئافر ئەدی ناوی باوکت سەدرەدین نەسرەدین سەدرەدین یعنی یارە سەدرەدین باشە ئەتوو لە چ باخچەکی ساوایانی ناوی چی ئەو باخچە؟ بەختی سۆرانی کلێڤەر ئافرین ئەتۆ زیرەکی ئەتۆ تەمەنت چەندە؟ 5 ساڵ یعنی ئێستا تۆ لە باخچەی ساوایانی ساڵێکی تر دەچێ قوتابخانە؟ بەڵێ دەچێت چەند پۆلی چەند؟ دەچمە پۆلی مەکتب یەک دەچێت پۆلی یەک هەر لەو قوتابخانەی کلێڤەر وەنیە؟ بەڵێ ئافرین گوڵە جوانەکەم باشە بزانم چی گۆرانش تریش دەزانین ئەوەی چی تریش فێر بووی؟ سمۆرە دەی دەڵێ سمۆرەیەک هاوڕێمە ناپۆلی شەپێمە زۆروریا و بچووکە خنجیلە و سووکسووکە پێمان دەڵێن وریابن دەدەستا زۆر ئازابن هەر زار و بە بابەتێک فێرمان دەکا پیتێک ئافرین چەپڵەکی بۆ لێدەن چەپڵەک دەبڕۆ دانیشە گوڵە جوانەکەم ئەتۆ تەمەنت چەندە؟ 8 ساڵ چەند؟ 8 ساڵ کو 8 ساڵ ئەگەر 8 ساڵ دەباتە لە قوتابخانە بی تۆ تەمەنت 5 ساڵی دەبی 5 ساڵی بۆیە لە باخچەی ساوایانی وەنیە؟ بەڵێ تەمەنت چەندە؟ 5 ساڵ ئافر ناو چییە؟ پەنا ئەدی ناوی باوکت؟ پەنا پێشەوە دەست خۆش ناوەکی زۆر خۆشە پەنا خان ئەتۆ ئێستا لە چ باخچەی ساوایانێکی؟ کلێڤەر تەمەنت 5 ساڵەوە نییە؟ بەڵێ ساڵێکی تر دەچێت قوتابخانە؟ بەڵێ دەچێت پۆلی چەند؟ باپیرت ناوی چییە؟ فەیسەل لە ئاخر دەچێت پۆلی چەند؟ لە پۆلی ئەوبەریمە دەچێت پۆلی ئەتو لە ئێستا لە باخچەی ساوایانی کە چوویە قوتابخانە دەچێت پۆلی چەند؟ نابی دەبی بچێت پۆلی یەک دەچێت چەند؟ یەک پۆلی یەک ئافرین باشە بزانین خات و پەنا ئەتوو چ دەزانی بۆمان بڵێ؟ ABCD دەبزانم ئافرین ABCD EFG HIJK LMNOP QRS TUV WX YZ Now I know my ABC let's sing with me ئافرین گوڵە جوانەکەم هەر تەمەند درێژ بی ئینشاڵڵا ساڵێک تر دەتبینمەوە لە پۆلی یەک